دوای زیاتر لە 10 ساڵ بۆچی جارێکی تر ئەردۆغان دێتەوە هەولێر؟ سوپای تورکیا مانگی داهاتوو بە نیازی چییە؟ لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان پلانەکە چی پەیوەندێکی بە هاتنی سەرۆکی وڵاتەوە بۆ هەرێمی کوردستان هەیە؟ ئەم کاتەتان باش مانشەتی ستاندەرتان پێشکەش دەکەین. بریارە لە مانگی داهاتوودا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی کۆماری تورکیا بە سەردانێکی فەرمی بگاتە عێراق، ئەمەش بە گوێرەی لێدوانی بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی عێراق بۆ پێگەی عەرەبیل جەدید. بریارە لە سەردانەکەیدا ناوبراو 3 ڕۆژ بمێنێتەوە، 2 ڕۆژ لە بەغداد و ڕۆژی سێمیش لە هەولێر. ئەمانجی سەردانی سەرۆکی تورکیا پەیوەستە بە دۆسەی گەریلا و پێشەکانی سوپای تورکیا لە ناوچە سنووریەکان و پرسی دەست پێکردنەوەی فرۆشتنی نەوت و چارەسەرکردنی کێشەی ئاو و چەند بابەتێکی دیکەی بازرگانی. بەرنامەی سەردانەکەی ئەردۆغان بۆ بەغدا و دواتریش بۆ هەولێر لە کاتێکدایە سوپای تورکیا ئامادەکاری دەکات بۆ دەستپێکردنەوەی ئۆپەراسیۆنێکی دیکەی سەربازی دژی گەریلا لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. بە گوێرەی زانیاریەکان ئامانجی هاتنەکەوەیە ئەم پیلانان لەگەڵ بەرپرسانی بەغدا و هەولێر تاوتوێ بکات. پێشتریش عێراق هەموو جۆرە سنوور بەزاندنێکی سوپای تورکیای ڕەت کردوتەوە و داوای کردووە هێزی پاسەوانی سنووری عێراق هەرکی پاراستنی ناوچەکانی نێوان هەرێم و تورکیا وەربگرێت. وێ پێناچێت سەرۆکی تورکیا شتێکی ئەو تۆی لا بەغدا دەست بکەوێت. وەشی زیاتر سەرۆکی تورکیا چاوی لێیەتی هێنانی پارتی دیموکراتی کوردستان و هێزی پێشمەرگەکەیەتی بۆ ناو شەڕەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. هەروها پێشتر هاکان فیدان سەرۆکی پێشووی دەستگای میت و وەزیری ئێستای دەرەوە ڕایگەیاند ئیدارەی هەولێر لە ڕووی هەواڵگیری و پێدانی زانیاری هاوکارمانن. بەڵام پێدەچێت تورکیا داواکاری زیاتری لە پارتی هەبێت. تا ئێستاش بە فەرمی دیار نییە کە ئایا پارتی داواکەی ئەردۆغان قبوڵ دەکات و شەڕی گەریلا دەکات یاخۆت خۆی لێ دەپارێزێت. هەرشاد